سڵاو لە هاوڕێیانی دەنگی نەتەوە و ئەوانەی کە لە داهاتوو گوێبیستمانە بن. من و گۆران لە پۆدکاستی ژیرلۆمەرێ لەگەڵتانە بین. لەم پۆدکاستە سەرەتا کتێبێکمان هەڵبژار بە ناوی بوونی نەتەوەی کورد لە نووسینی حرفان مستەفا کە یەکێکە لە کتابە زۆر گرنگەکان، کتابێکی فکریە. یەک دەقەشتراخان مەسەلەی ژیرلۆمەرەکە تەوزیحێک پێ بین باشەوە نیە. ناوی پۆدکاستەکە لە چیەوە هاتووە؟ تەبعەن دوای سڵاو. ژیرلۆمەرێ تەبعەن سیستەمێکی دیموکراتیە. پێشتر لە سەردەمێکی زۆر کۆنا لە هەورامان هەبووە دیموکراتیەکی گفتوگۆی و ڕاوێژکاری بووە. جا بۆیە ناوەکەشمان بۆ شێوازەدانە هەم بۆ زیندومانەوەی ناوەکە، هەم ئەو بابەتانشی کە باس دەکەین کۆمەڵە پرسی گفتوگۆ ئامێزە بن و هەر بۆ معلوماتیش تازەترین جۆری دیموکراتی لە عالەمە پێڵن دیموکراتیەتی گفتوگۆیی، چکە شێوەیەکی زۆر تەتەوری دیموکراتیە بۆ حکومڕانی. جا با من بگەڕێمەوە سەر پەرتووکەکە. پەرتووکەکە لە 655 پەڕە پێک دێت. دابەشە بێت بەسەر چەند بەشێکدا. سەرەتا پێشباسە، دواترەکرێت دابەشەکرێت بەسەر 5 بەشدا. یەکەم بەشی بیرۆکەی نەتەوە لە نێوان حەقڵ و واقعدایە. بەشی دووەم تیۆرەکانی پەیدابوونی نەتەوەیە. بەشی سێیەم تیۆرەکانی نەتەوەخوازی و دروستکردنی نەتەوەیە. چوارەم وێناکردنی کورد وەک نەتەوەیەکی خێڵکی. پێنجەم بزوتنەوە کوردیەکان لە نێوان کوردبوون و نەتەوەخوازیدا. ئەخوازم تا کۆتایی لەگەڵمان بن. با دەست پێ بکەین سەرەتا بەوەی لە بەشی پێشباسەکەوە پێشەچێکەوە کە باس لە مێژووی کوردەکە لە نێوان سەردار و کۆیلە. زۆر چاکە. بیدایەت طبعاً ئەوەی کە دکتۆر عیرفان بناسێت و لە ڤیدیۆکانی ئەگەر ئەوەی ئەم کتێبەی نەخوێندبێتەوە لە ڤیدیۆکانە زۆر بە ئەم باسەی تیا تەسەوڕەکەم لە هەموو ئەم کتێبەیە بەزەم پێشباسەی زۆر ڕوون کردوێتەوە، بۆیە زۆر ناچنە ناوە خۆی لە سیمینار و لە کۆڕەکانیا زۆر باسی ئەم سەردار و کۆیلەی کردووە. ئاماژەیەکی بچووکی پێین. ئێمە سەرەتا بەشی یەکەمی تاوان مناقەشە بکەین باشەوە نیە، گوێی هەر جارە و بەشێک بچینە ناوە. لەم مەسەلەی سەردار و کۆیلەکە یا باس چیەکە؟ دکتۆر عیرفان باسیەوە کاکە هەموو مێژوو دابەش لەبێ بۆ مێژووی کۆیلە و سەردار، باڵادەست و بێدەسەڵات، مەسەڵەن نەتەوەی بندەست و نەتەوەی سەردەست. و کاتێک ئەو پێی وایە تەبعەن کورد لە هیچ یەکێک لەم تعریفاتانانەیە تر لە مێژووا ونەبێ، دەست پێکەکەی بەمە دەست پێەکە. لەبەرەوەی ئەڵێ ئەو تیۆریە ئێستا لە مۆدێرنا مێژووی پێ خوێنرێتەوە، تۆ ئەبێ یا باڵادەست بی لە مێژووە یا بێدەسەڵات بی. لەم دووە زیاتر لە کۆیلە و ئاغا، کۆیلە و سەردار زیاتر هیچ شتێکی ترمان نییە لە مێژووە ئەم واڵە. جا بۆیە مێژووی کورد لەمەیە بوونە، هەر بۆیەش هاتووە ناوی نەتەوەکنا بوونی نەتەوەی کورد. و ئەو لە ئاخیرا تەبعەن دیایەوە کە بوونێکی نەتەوەی هەیە لە دەروی هەموو ئەم خوێندنەوە مێژووی و مۆدێرنەوەمانانە کە بوونێکی حەقیق و ئەسیل و ڕەسەنە. جا بینە سەرەوەی کورد لە نێوان سەردار و کۆیلە بە پێی دیتنی حرفان مستەفا ئەکەویتە چێندەرەوە. ینی لەکوێ ئەو مێژوویە؟ لە ناو مێژووی کۆیلەکانە یان لە ناو مێژووی سەردارەکانە، یان ئەتوانین لە دەرەوەی ئەوە شتێکی تر هەبێن، شتێکی سێ هەمە بوونێکی دیکەی نەتەوەی لۆ کورد ببینینەوە غێری کۆیلە و سەردار؟ زۆر چاکە. ئەو چیەکات دەڵێ دوو خوێندنەوەی مێژوومان هەیە، دوو جۆرە توانین مێژوو بخوێن. یەکێکیان ئەوەیە کە مۆدێرنە ئێستا باسمان کرد، سەردار و کۆیلە، ئەوەی مۆدێرنیسم باسیەکان. لە مۆدێرنیزمە ئەڵێ کورد بوونی نییە و بووی نەگەڕیندا، چونکە نە کورد بە پێی ڕای عیرفان مستەفا نە کۆیلەیە نە سەردارە، لە نێوانەی یەکە لە بینە. تیۆری سروشتیشی هەیە ئەڵێ بۆ پەرەسەندنی مرۆڤ. ئێمە چەکی خۆمان خوێندنەوەکەیە تەبعەن عیرفان مستەفا مەبەستە کورد وەکو نەتەوەیە کە چۆن پەرەی سندووە لە مێژوو باشە. و ئەو پێی وایە دوو جۆر لە نەتەوە هەیە. لە بیدایەتەکەی باسیەوە کە نەتەوەی دروستکرا، نەتەوەی سروشتی، یعنی دروست نەکراوە، نەتەوەیەکەی خۆی بوونی هەیە دروست نەکراوە. خۆی حقیقەتێک شتیایە چراخان سەیری ئەمەکە مەسەلەن نەتەوەی بۆ نمونە نەتەوانی کۆچەری دروست بوون، باشە ئەمریکیەکانەوە ئەوە نەتەوانی دروست کراون، یعنی وڵاتێک هێنراوە یان پانتاییەک جوگرافیایەکەی نەتەوەیکی بۆ دروست کراوە، باشە بەس کۆمەڵە نەتەوە هەیە سروشتیان بوونی هەیە بە پێی ڕایە. ئەو ئەڵێ ئێستا مشکلەی ئێمە چییە؟ مۆدێرنە لەبەرەوەی بە خوداوەند کراوە، لە دەروی پێناسە مۆدێرنەکان ناتوانین
ئەوە بخوێنینەوە بۆیە ئێمە کورتمان ون کردووە لە مێژوو. زۆر چاکە جا با من پوختەی زیاتری بدەمێ باس لەواکە ئەڵێ لۆ کورد لە نێوان ئەو مێژوویە یان بەشێکیان پێیان وایە هەر لە دەرەوەی مێژووە چونکە نە لە ڕێزی سەردارەکانە نەکۆیلەتیشی قبول کردیە. ئێستا دکتۆر حیفان لەو کتێبە و لە ڤیدیۆکانی باس لە کۆمەڵک لە نەتەوەکانەکە کە کۆیلەتیان قبول کردیە بەڵام کورد لەو نێوانەیە نە سەرداریەتی قبول کردیە ینی بە شێوازی خۆی سەرداریەتی بە شێوازی خۆی کە مەبەستە بەسەر نەتەوەکانی ترە سەرداریەتی تا ئێستا لە ڕێزی سەرداریەتی نێ و لە ڕێزی کۆیلەتیش قبول ناکە ینی دایم لە هەوڵدان بووە لۆ ئەوەی کۆیلەتی تێپەڕێنی ئەوە ئەبینین لە بەشەکانی داهاتوو بەورتر باسی ئەەکەین ئەوڵێ بەشێکیان لە بەرەوەی کە تەقەبولی و خوێندنەوەی ئەوان ناکە کە نەسەردارە نەکۆیلەی خوێنەوە دەرەوەی مێژووە و بەشێکیشیان باس لەوە ئەکەن کە کورد نەخێر لە قۆناغی کۆیلەتی دەرچووە هەنگاوانێ بەرەو سەرداریەت بەڵام پێی ناگە ئەڵێ بەشەکیان وەکو بوونەوەری سیزیف ناویە بن کە چەند جار شت سەرخا بەرەولووتکە لەوێ لێ خلۆرە بیتوە ڕۆمانەکەی سیزیف ئەڵێ لەسەر ئەو ئەساسە پەیوانیە کورد هەرجار کە دەست بە شۆڕشەکەکە دەست بە جوڵەیەکی سیاسیەکە بابەتەکە ئەوە بی لە لووتکە خلۆر بیتۆیان سەرنەگری بەڵکو کورد ئەلەو فەشەلانەی کە دینی لە هەنگاونان بەرەو سەرداریەت لەو فەشەلانەوە فێرەبی جارێکی دیکە بە چ ڕێگەکی دیکە هەوڵ لۆ گەشتن بە قۆناغی سەرداریەت بدە ینی بەرەو سەردار بوون چوونە بە پێی ڕای عیرفان مستەفا مەبەستەوەیە بەڵام بەو شێوازەی ئەوان کە لەناو ئەوەی کە مۆدێرنیزمە باسیەکە کە کورد لە مێژووە خاتە دەر لە نێوان سەردار و کۆیلە بەو پێناسەی ئەوان کە کورد لە دەرەوەی عیرفان مستەفا پێی وانە پێی وایە کورد ڕێگاکان تاقیگاتەوە لۆی بگا بە ڕێگا ڕاستەکە لۆ ئەوەی بەرەو قۆناغی سەرداریەت بوون بچی بە شێوازەکەی خۆی کە لە داهاتوە توانین تەسەوور ناکەی و سەرداربوونە بەپی ئەم کتێبەی کە ئێمە خوێندووشمانەتەوە ئەم سەرداربوونە ینی بەڕای عیرفان مستەفا هەر ڕەفز بێ لە ناو کووردا لە ناو کرۆکی کووردا سە بۆن من لە ناو کرۆکی کۆیلەی نییە بۆ تۆ بگەڕێ بە مێژووی کووردا کۆیلەی تیانێ من لەگەڵ ئەمەیانە لەگەڵیان بەڵام سەردارەتیش ڕەفزەکاتەوە بۆن منە بۆ ئەگەر سەردارەتی ڕەفز ناکاتەوە بەرەو سەردار بوون چوون بۆچی بەسەر لە مێژوانی هیچ نمونەیەکی وامان نیە چەنە دوایی باسی بردنەوە کوردیەکانەکە عیرفان مستەفا ڕێک باس لەوە ئەکە ئەڵێ کە ئەڵێن بە شێوازی خۆی مەبەستی ئەوەیە لە داهاتووە ماگەینەوە نەتیجەی ئەوەی کە ئەوێت بڵێ لەو بارە بە مۆدێلی سەردار و کۆیلەی ئەوان پەیوانیە کورد ئەبە نەتیجە بیەوێ دەسەڵاتداری بکات چونکە پێی وایە کە کورد ئەڵێ هەبوونی سەردارەکان تا ئەو کاتە زامنیە بی و ئەمینێتەوە تا کۆیلەکان هەن بێ کۆیلەکان سەردارەکانیش دروست نابن کەواتە کورد ینی بە چ شێوازەکە توانیت لە ناو ئەو ساحە خۆی یەکلای بکاتەوە لە داهاتوو زیاتر ڕوونەبیتەوە زۆر چاکە جا پێ باشە لەسەر مینە زۆر بەردەوام نەبینم پێش باسە چکە ڕێک وەڵامی پرسیارەکە ژەوەیە بۆچی کورد لە ناو مێژووا دیار نییە لە بەرەوەی ئەم پێنج بەشی کە بۆ ئەمە تەرخان کراوە لە بەشی یەکەمە کە باسی ئەو کانەتەوە لە نێوان ئەقڵ و واقعە ئەم پرسیاری گەورەکە زۆر بە تەفسیلی دوای بە دوایە ئەڕوا باشە ئایا نەتەوە لە سەرەتا لە ئەساسا لە ناو ئەقڵا بووە بیری نەتەوە فکرەی نەتەوە فکرەی ناسیۆنالیزم ناویشی نەنی ناسیۆنالیزم چکە خۆشی دوای لە ناسیۆنالیزم ئەوەیە کە بەشێکی بچووکە ئایدۆلۆژیایەکی بچووکە لە بیری نەتەوە خۆی لە واقعا هەبوو و ئێمە بچین تیۆریزەکەین و بە زانست و ئەفکار بە فکر باسکەین یان ئەوە تا لە بیری ئێمە هەبوو یان لە بیری فەیلسوفەکانە هەبوو دوای ئەبێتەوە بە واقع ئەم پرسیارەکە سەرەتا باشە بەس با پێشەوە پێناسەکەی عیرفان مستەفا کە کردیتی بە پێی لێ کۆڵینەوەکانی بواری نەتەوە خوازی ئاماژەی پێ بڵێ ئەڵێ نەتەوە ناوە بۆ کۆمەڵگایەکی مرۆیی دیاریکراوە ئەم کۆمەڵگایە خاوەنی کەلتوری تایبەتی خۆیەتی و ئەو کەلتورەش هەڵگری سیستەمێکی دیاری کراوە ئەم سیستەمە پەیوەندی کۆمەڵایەتیەکانی ناو ئەو کۆمەڵگایە ڕێکەخات ئەمە پێناسەی نەتەوە خوازیە بە پێی لێکۆڵنەوەکانی بواری نەتەوە خوازی دوایەوە
ئەتوانین بچینە سەر دوو مەترسەی جیاوازمان دوو بۆچوونی جیاواز کە خوێندنەوە لۆ ئەوە ئەکەن بوونی نەتەوە لە نێوان عەقڵ و واقعدا. باش طبعا دوو مەدرسەن ئەوەی باسیەوەکە کە ئەتەوێەوە بڵێ وازانەوەی مارکسیستەکان یان فەیلسوفەکانی ئەڵمانی بزەبت ئەڵێ فەیلسوفە ئەڵمانەکان پێیان وایە بیری ئینسان لایەنە فکرەکەی ئینسان لایەنی واقعی دیاری ئەکا بەڵام ئەوەی ئەو بۆچوونەی کە لە ژێر کاریگەری مارکزیزمایە پێی وایە ژیانی واقعی و کۆمەڵایەتی ژیانە هزرەکەی دیاری ئەکا ژیانی فکری کۆمەڵگاکە دیاریەکە. باش طبعا ئەم دوو ڕووگەیە کە باسەکە ئەگەر تۆزە ڕوونکردنەوەی لەسەر بین طبعا مارکسی ژەرخۆی ئەڵمانیا مشکلەکە لەوەیە بەڵام دای ڕوونیەکاتەوە کە مەبەستی لە فەیلسوفەکانی ئەڵمان چیە کە ئەمەیتیا دروستە بێ چکە مارکس خۆشی ئەڵمانیە بەڵام ئەو ئاواجیای کردو تۆڵێ مارکس بەجیا لەگەڵ فەیلسوفەکانی تری ئەڵمانیا طبعا مارکس هەر خۆی تیۆریاکەی ئاوایە لەڕێی واقعی کۆمەڵایەتیەوە ئەفکار دروستە بێ بۆ نمونە واقعی کۆمەڵایەتی دروستە بێ لە شوێنەکە هەتا هەر تیۆریاکەی خۆشی وایە لە کۆمەڵی سەرەتایە دوایی مەسەلا کە سامان کەڵەکە بێ وەسیلەکانی ئینتاجە گۆڕێن ئیتر ئەفکاری سەرمایەداری دروستە بێت و بەو شێوازە نەک بڵێن ئەفکاری سەرمایەداری لە مشکێمە هەیە سەرەتا دوای ئەمەمان بۆ دروست کرده بێ طبعا ئێستا بۆی ڕوون بین مارکسیستەکان پێیان وایە ئێمە ناچار بووین بیری نەتەوایەتی دروستکەین لەبەر واقعی کۆمەڵایەتی لەبەر چی لەبەر ژیانی اقتصادی خۆمان ژیانی ئابووری خۆمان چون چیمان کردووە نەتەوە کۆمەلگە جیامان کردوێتەوە و ناومان ناوەنەتەوە لەبەری وای خواستوێتی بەڵام هەم ئێفارمەسەوەم فیلسوفەکانی ئەڵمان ئەم کە خۆی ناوی ئەنێ فیلسوفەکانی ئەڵمان ڕان وایە بوونێکی سروشتی هەیە لە ناو نەتەوەیە باشە بە سەرەتا بە لە کۆمەڵگەی پیشەسازی وەک زەمینەی سەرهەڵدانی بیرۆکەینەتەوە دەست پێ بکەین کە لێرە چەند بڵێ کەسێکن هەیە کە ئیشیان لەسەر کردیە یەکێک ینی ئەڵێ دروستکردنەکەی لە 2 سەدە تێدا پەڕێ کە لەلایەن ئیلی قەدوریەوە طبعاً تیۆری نەتەوەخوازی لە 1960 پێشنیارەکرێت دوایش چەند لێکۆڵەرێک پەری پێ ئەدەن لەوانە ئێرنست گێڵنەر و هۆبسهاوم و سمیس و ئەندرسۆن کە ناودارترین ئەو لێکۆڵەرانن کە ئەم بیرۆکەیان پەرە پێداوە و لە چارچەوەی تیۆرێکدا تیۆریزیان کردیە ئەو نیۆ مارکسیەکان باش دوای دێنە سەر فەیلسوفە ئەڵمانەکان باش زۆر چاکە ئێستا لەمەی تەواقعکە مەسەن دکتۆرەیفان هەوڵەیە ڕەتی کاتەوە ئایا واقعی کۆمەڵاتی هیچ تۆ تەزۆرەکەی هیچ تەسیرێکی نەبێت لەسەر ئەفکار و ئەمانە بۆ نمونە هەمومان نزانین لە ئەوروپایەتەوەکان اقتصاد دروستی کردوون و هەر اقتصادی جێسەر لە یەکێتی ئەوروپای خەریکە یەکیانە خاتەوە بەڵام نەگۆکوونەتەوەکو کۆنفدراڵیەتێک یانی واقعی ئابووری مەسەلەن لە ئەوروپای پێشتر ئەوە هەبووە کۆمەڵی ڕێگری و چەتە و کۆمەڵی دەرامەت هەبووە لە هەر وڵاتێک لە هەر شوێنێکە شوێنێکی جوگرافیا زۆر قرس کاتێک کە پیشەسازیەتە پێشەوە زۆر قرس زەمانە توانن هەم ئاڵوگۆڕی تیجاری بکەن هەم سامانەکانیان پارێزراوە باشە لەمەوە لەم واقع ئابووریەوە یەن فکرەی جیاببوونەوە ئۆتۆنۆمی بوو باشە ئەمە دروست ئەبێت بۆ ئەوەی ئەمان بتوانن پێکەوە بژین ویان بتوان ئەقل لە ناونەچ ئەمە ئەوەی کە ئێمە ئەیخوێنینەوە لە مێژووی دروستبوونی دەوڵەتی نەتەوەیە و لە دروستبوونی نەتەوە بەڵام ئەمان ئەم فەیلسوفانی ئەڵمان ڕایان وایە نەخێر بوونی نەتەوە خۆی بوونێکی هەبوو هەم لە ڕۆحی مێژووە هەیە هەم لە بیری فەیلسوفەکانیشا هەبوو دواتر تەتەوری کردو پەرسەندن بە ئێستا گەشتووە باشە بەس من یەک پرسیارم هەیە لەمەیە دکتۆریفان ئیدیای ئەوە ئەکا کە واقع هیچ تەسیرێکی نییە لەسەر فکر نا بەس بابەتەکان جیاکرایتەوە ئەو بەشێک کە پەیوەندی بە فەلسەفەی ئەڵمانەوە هەیە جیاوازە لەوەی کە لە ژێر کاریگەری نیۆمارکسیەکانن ئەوەی کە گێڵنەر و هۆبسهاوم و ئەندەرسۆن و ئەوان کە باسیەکەن ئەوانە لە ژێر تەسیری نیۆمارکسیەکانن اینجا بە حەزەکەیمەوە بەجیا مناقەشە بکەین زۆر چاک ئەوەی دیکەش بەجیا مناقەشەیەکەین ئەوەی سەرەتا کە گێڵنەر باسیەکە
باسی ئەوە ئەکا کە کوو واقعی کۆمەڵگەی پیشەسازی ئەبیتە هۆی دروستکردنی نەتەوەکان. طبعا ئەو پیوە واقعی کۆمەڵگەی پیشەسازی شۆڕشی و سەزازی نەتەوە دروستەکەوانە چکە ینی کشت و کاڵیە کۆمەڵگەی کشت و کاڵیە نەتەوە بوونی نییە ئەوواڵە ئیلی قەدوریانە ژەرواڵێ هەمویان یەک سمت مەبەستم ئەتوانین دوای زیاتر وردیکەینەوە لە گێڵنەر و هۆبس هەموو ئەو مەدرسێ بە تەواوی ئەوان باسەوەکەن کۆمەڵگای پیشەسازی زەمینەی سەرهەڵدانی بیرۆکەی نەتەوێ نەتەوە خوازیە تیۆرەکانی نەتەوە خوازیە ئەوەی کە لێرە مهمە ئەوە عرفان مستەفا ئەکەویتە ئەو گفتوگۆیە ئەو جیاکاریە لە نێوان ئەو دوو بۆچوونە باس لەوەکە کە بیانی ئەوەی کە کۆمەڵگای پیشەسازی مۆدێرنیزمە زەمینەی سەرهەڵدانی بیرۆکەی نەتەوە خوازین دێ باس لەوە ئەکە کە ئەوان لەسەر چ دووە ینی بنچینەی ئەو فکریان لەسەر چییە باس لەوەکە ینی بۆ دەست پێکەن ئەڵێن ئەوەی مهمە کە لە کۆمەڵگا پیشەسازیەکان مهمە ینی جیاوازە لە کۆمەڵگای کشت و کاڵی ڕێک جیایەکەنەوە ئەبەوشێ کۆمەڵگای پیشەسازی کە زەمینەی سەرهەڵدانی نەتەوە کۆمەڵگای کشت و کاڵی کە نەتەوە تێدا بوونی ئەڵێنەوەی کە کۆمەڵگای پیشەسازی تێدا مهمە بوونی ئامێرەکانن بێ پێشکەوتنی بوونی ئەو ئامێریانە نەتوانین ئەمە نەتەوە دروستکەین لەبەر کۆمەڵگا کشت و کاڵێکە نەتوانی نەتەوە تێدا دروستبی چونکە ئامێرەکانیان سەرەتایین نەچوینە ئەو پێشکەوتنەوە جا ئامێرەکان یەک هین بۆ ئەکا یەک جیاوازی بۆ کاڵێ ئامێرانە لە زەمەنی کشت و کاڵە مرۆڤ خۆی بەکاریانێنێ باشە بۆ نەخاکە نازێتەوە چی بەکارێنی و ئەو فعال نیەتێ بەڵام ئامێر کە دروستە بێ ئامێر لە مۆدێرنا ئەو تۆ بەکارێنێ چکە ئەگەر نەزانی بەکاری بینی بەکار نایێت جاوی زۆر بۆ یەک هەدەفیش بەکارێت ئەو ئامێر وانە لە کۆمەڵگا پیشەسازیەکە ئەبێ توانای بەکارهێنانی ئامێر ینی ئەوی بەپێ ئەقڵی ئامێرەکە ئەتوو بجوڵێتەوە بزانی بەکاری بینی بەڵام لە کۆمەڵگا کشت و کاڵەکان بەخۆت تێیدا سنتەری بەس شێوازەکە ئامێرەکان چونکە سادە نەتوانی بەکاریان بینی جا دێتە سەرەوەی ئەڵێ لە کۆمەڵگای پیشەسازی ئەوانەی کە ئامێرەکان دائەهێنن گرنگ نین لە تیۆرەکانی نەتەوە خوازی لە بەرێوان ئەبە و مەبەستە ئامێرەکانیان دانەهێنایە تا نەتەوەی پێ دروستکەن یەکشت ئەوە پێش ئەوە بۆی پێش ئەنەکە نەکەوین بۆ ئامێر بۆچی باسەکە لەبەرەوەی ئەڵێ کللتوری پیشەی دروستە ئامێر لەبەر خاتریەوە باسەکە سەر کللتور بەس مەبەسم چی بوو لەبەرەوەی کۆمەڵگای پیشەسازی یەک کللتوری هەیە ئەکرێ یەک نەتەوەی لێ دروست بکرێ پەیوەندی ئەم ئینسانە بە ئامێرەوە وانە ئەم ئینسانە بە ئامێرەوە بیامەوە بۆ لای کللتورەکە بەس ئەم دوو نمونە باسەکار ئەو نمونەی گێڵنەر کاڵە پیشەسازی نەتەوە دروستەکە هەبوونی پیشە تەبان ئەسڵەکەیەوە کە تۆ باسیەکەی ئەڵێ حتا لە ڕووی پیشەییشەوە نەوەستا بوو بۆ نمونە باسی سۆسۆرەکە ئەڵێ زمانیش حتا باشە زمان ئەڵێ تۆ مهم نییە بگەڕیتەوە بۆی بڵێ وڵا زمان ئەسڵەکەی چۆمان ئێستا چۆن بکارێت شوازی بەکارهێنان ئەسڵە لە نەک زمان خۆی ئەسڵێکی هەبێت و بگەڕینەوە بۆ ئیتنی کوردنەتەوە ئەمانە ئەو قەواعیدی ئەو زمانە چۆنە ئەوە چۆن ئیشی پێکرێ بەردەوام بە لەسەر ئەوە لەسەر ئامێر و کولتور عینەکە جا ئەوەی ئەو دێباسیەکە لە ئامێرداهێنانەکان ئەڵێ ئامێرداهێنەکان مهم نین چونکە ئەوان لەوە دروستیان نەکردیە نەتەوەی پێ دروستکەن بەڵام ئەوەی مهمن دووچینێکی بێ دروستکەن تا ئەو کەلتورە پیشەیە دروست نەبێ ئەوان پێیان وایە نەتەوەش دروست نابێ دوایەوە باس لەوە کاڵێ دوو چین لەوانە مهمن ئەو چینانەی کە تەقلید ئەکەنەوە تەقلیدی ئامێرە سەرەتاییەکەکەنەوەی کە سەرەتا ئامێرداهێنەکە ئامێرەکەی داهینەیە ئەو چینەی ئەشتوانن بەکاری پێێنن بۆەوە توانین کەلتورە پیشەکە دروستەکە دروست ئامێر دروستەکە دروست بەڵام خۆی لە ئەساسدات و تەقلیدی شتێکی ئەگەر ئامێرداهێنەکە نەبوو بە کە ئامێرەی سەرەتاییەکە دروستە بێگەرەوەن لاسای ئەو ئامێریان نەکردباوە نەیانەتوانی ئەچوونە ڕێزی ئامێرداهێنەکان جا لەبەرەوەڵێ ئەوانەی کە لاساییکەرەوەی ئامێرداهێنەکانن ئامێرەکە بە شێوازی پێشکەوتوتر و پێشکەوتوتر دروستەکەنەوە لەگەڵەوەی کە بەکاری دێنن پێویستن لۆ دروستکردنی
نەتەوە لەبەرەوەی کەلتورە پیشەییەکە و کۆمەڵگا پیشەسازیەکە دروستەبی ئەوانەش بنچینە لۆ دروستکردنی نەتەوە بەڕای گێڵنەر و مەکتەبەکەی دوایەوە دێتە سەرەوەی کە باس لەواکاڵە لۆ کۆمەڵگای پیشەسازی نەتەوەی تێدا نییە ینی ڕخنە لەوە ئەگری کۆمەڵگای کشت و کاڵی نەتوانی نەتەوەی تێدا دروستبی باس لە کۆمەڵێک تایبەتمەندی کۆمەڵگای کشت و کاڵیەکە لەوەی کە کەلتورەی سەراپاگیرکراویان نییە کشت و کاڵیەکان و هەروەها لەوەی کە چینەکانیان تێکەڵبوونی تێدانە ینی کەلتورێکی سەراپاگیر نیە هەردوو چینەکەیان کۆبکاتەوە چینی بڵێ دەرەبەگ و ئاغاکان و دەسەڵاتدارەکان لەگەڵ چینی جوتیارەکان کە کەلتورەکانیان تێکەڵ بەیەک نابی بۆیە نەتەوەش دروست نابی کەلتوری سەراپاگیرکرا و دروست نابی و نەتەوەش ینی تێدا ئەستەم دروستەبی یەکشت لەوەیە کە باسی کرد گرنگ بە نمونە بێنینەوە ڕوون دەشتەکە ئینسان کاتێک کە بەهەر بڵێن ئامێر و پیشەسازیۆمانە بۆی ڕوونی کەینەوە کاتێک کە ئینسان سەناعەت دروستە بێ پیشەسازی دروستە بێ ئیتر مۆزەفی هینەکان دروستە مۆزەفی معمەلەکە باشە مۆزەفی معمەلانە هەمویانە بێ وەکو یەک جۆر تەعامل لەگەڵ ئەم مەسنەع و لەگەڵ ئەم شێوازە لە کارگا بکەن بۆچی ئەمە بۆی ئیشەکە مۆکۆڵە ئیشەکە بچێ بەڕێوە یعنی و حتا ئەبێ زمانیش ینی هەمویان بتوانن مەسەن خەڵکی ئەو شارە خەڵکی ئەو شوێنە بە یەک زمان قسەکەن بۆی بتوانن ئەم وەسیلانی وەبەرهێنان کە لە بەردەستیانە بەباشی بتوانن بەکاری بێنن چکەمە سەردەمی کشت و کاڵ نەماوە کە کاتێک چەند جوتیارێکی کەم لە شوێنێکی دیاریکراوە لە شوێنێکا مەسەلەن خەریکی فەلاحەت بنیان تر کۆمەڵی کشت و کاڵی پێویست ناکە باسکەین دیارە نمونونەکە ئەوەیە مەسەن ئێمە هەمومانە بێ و زمانە ئەو کەلتوری کە تەعامل لەگەڵ ئامێر و لەگەڵ شار و لەگەڵ ژیانی شارنشینی سنائیە بزانین بەمە لە خۆمانەوە بەبێ ئەوەی هیچ ئەفکار و ڕۆیاکمە ئەبین بە نەتەوەیەک و کۆمەڵی خەڵک هاتوون لەم ئاخیرانە ئەم ئاخیرانی مێژووە تیۆریزەی ئەمەیان کردووە ئەوە شتەکان لە قاڵە بەیانی بەڵێ بەس ئەوەیە دوایی ئەم شتە بۆ بە ئایدۆلۆژیای نەتەوە خوازی مەسەن بۆ بە ناسیۆنالیزم ئیتر ئەڕوا بەرەو فاشیسمۆمانە ئاوا هی مەسەلە جایەک شت لە بیر نەکەینەوەی جیاوازی نێوان کۆمەڵگای کشت و کاڵ و پیشەسازی کە هەرفان مستەفا باسیەکە کە لە ئەو بۆ چوونانەی لە ژێرکاریەری نیۆمارکسیەکانن جەماعەتی گێڵنەر و ئەوان ئەڵێ ئەوان پێیان وایە چونکە کۆمەڵگای کشت و کاڵی فرەکەلتوریە و کەلتوری سەراپاگیری تێدا نیە قورسە تێیدا نەتەوە دروست بکرێ و بڵێ هاوشێوەی کە ئەوەی کە لە کۆمەڵگای پیشەسازیدا هەیە ئەجا ئەگەر ئیزافی دیکەت نییە ئەتوانین بچینە بەس یەکشتی تر ئەوە بکەین هەربینەوە سەر ینی بۆی ڕوون بێن بەشە باس چییە ئەوەی کەوتمان واقع فکری کۆمەڵگا دروستەکان فکر واقع دروستەکە و زۆر لەسەر مارکسیەکان ئەڕوا لەسەر ئەو ڕوانگەیە ئەڵێ پرسیارەکانی بوون گۆڕاوە بە چۆنیەتی ئێستا ینی پرسیاری بوون لە هیچ شتێکان ناکرێت لای ئەمە و بۆ نمونە شتێکی وەکو زمان کە باسم کرد چێتەکەی ئەڵێ مهم نییە هیچ ئەو زمانە مەسەلەن بوونەکەی چییە لە چیوە هاتووە ئەوە هیچ گرنگ نییە گرنگ چییە گرنگ قاعیدەکانی زمانەکەی مەسەن چۆن بەکارێت چکە بۆ ئەمان ڕووگەیەکی ئەلمیشیان هەیە ڕاستیەکەی پۆزیتیڤیزم کە پیا بێ باسیەوە هەر شتێک لە تاقیگە لە ناو زانستانە سلمێنرا ئیتی تۆ بۆی مەگەڵ خۆی زیاتر مەشی بەسەر ئازاڵێ سە بۆ نمونە وابزانام هیۆمەوە بزانام ماڵێ هەر دەقێکی ئینجیل هەر دەقێکی کتیبی پیرۆز لەگەڵ زانستانە گونجا بچن بیسووتێن باشە جا ئەمە لە دنیای مۆدرنۆمانە زۆر باوە کە تۆ بە شتێک بە زانستی سە بۆ نموناڵە چێتی مرۆڤ گرنگ نەما باشە چی گرنگە سیستەمی کارکە مرۆڤ چۆن کارەکات ئەلێرانەتەوە دروستە بێت نەک مرۆڤ خۆی چییە مرۆڤایە کاینێکی نەتەوەیە لە چنت ئێستا ئێمە بۆ نمونە من و تۆ پرسیار لە خۆمانکەین هەر کەسێک بینیاڵێک بە نەتەوە لە تەلەڤیزۆنت کام نەتەوەی هەیە باشە ئەی خۆ ئەزانین چ ئینسانی کە بەڵام نەتەوە بوونەکەی ئەو جوگرافیایی ئەو کەلتور ئەو سیستەمە کەلتوریە نەتەوەی کە سەر بەو نەتەوەیە گرنگە بۆی تێگەجا لەسەر ئەمە نەڕۆین ئەمە مەسەلەی ماهیەت و هین ڕواڵەت لە بینی ماهیەت و ڕواڵەتە
وەڵحاصڵ ئیرفان مستەفا پێی وایە ڕواڵەتی شتەکان ئەوەیە کە ئێستا هەیە لە واقع ئەمەی کە نەتەوەکانی دروست کردەوە کوردی تیانە ئەمە ئەسڵەکە نیە ئەسڵەکە بوونێکی ترە لە شوێنێکی ترە ئەبێ بگەڕینەوە بۆ ئەسڵە بڵین بوونی نەتەوەی خۆمان لێکوێ ئاجایك خاڵی زۆر گرنگن لەبیر کرد لە کۆمەڵگای پیشەسازی کە بەڕای جەماعەتی گەڵنەر و ئەوان ئەڵێن ئەو کەلتورەی کە ئەو نەتەوەی کە کەلتورێکی سەراپاگیر کراو قبول بکات توانای ئەوەی تێدایە ببیت بە نەتەوە و هەروەها ئەو کەلتورەش ئەبی کەلتورێکی بێڕیشەی بی کە توانای ئەوەی هەبی ببیتە کەلتوری زاڵی هەمووی قبوڵی کارنەوە نەڵێ هی باوکی توێ وڵێ هێو بنە ماڵێ و ئەڵێ کەلتوری بیشەی بێڕیشە ینی ڕیشە و ئەساسی نێومانەتوانین پابەند بین کەواتە ینی کەلتورێک بی بە خەساندن دابڕوە ینی مڵکی کەسی پێوە نەبیلەوەی هەموو کەس بە یەکسانی قبوڵیکە ئەویش پێی وایە لەبەرچە ئەو کەلتورە پیشەیە لەبەرەوە سەر بە هیچەوە نیە و هەمووانیش ئەتوانن قبوڵیکەن لە بەرەوەی کۆمەڵگای پیشەسازی تێدانەتەوە دروستەبی لە بەرەوەی کەلتورە پیشەیەکە کەلتورێکی قبول کراوە لاە هەمومانەوە قبوڵەکرێ و کەسیش ناڵێ مەسەر من هەورامیم تۆ جافی تو ئەم وانە بۆنە لە ناو یەک نەتەوەیە بڵێ وڵا تۆ بادینی تو من سۆرانیم و من فڵانم من کەلتوری بێژ لێرەش مەسەلەن مناڵەکە منێن بۆ مەکتەب ئەو مەکتەبە و یاسایانی زانستی تیاوت بۆ نمونە باشە لە باردانی شەر هەمانش باش ئەبێ بە یەک زمان بۆ منە بخێنن بۆی یەکانگیر بکرێن لە پێناو چیا لە پێناوە هەمومان بۆ نمونە کارێکەکەین جا باسیۆژەکە ئەڵێ ئاکار لە کۆمەڵگەی پیشەیە چی دروستیەکە ینی وەک لە باسیکەین ئەڵێ بیرۆکەی نەتەوە لە نێوان کللتوری پیشەیە و کللتوری ئاکاریدا لێرە باس لە چەکە ئەمە بەشێکی ترێتی بەشێکی دیکەیتی بەشێکی دیکەی ناو بەشی یەکەمە کە باس لەوە ئەکا جیاوازی لە نێوان کۆمەڵگای پیشەسازی و کۆمەڵگای پشتوکاڵیەکە یان ڕوونتر کەلتوری پیشەیی و کەلتوری ئاکاری کە کەلتوری پیشەی سەر بە کۆمەڵگا پیشەسازیەکە و کەلتوری ئاکاریەکەش سەر بە کۆمەڵگا کشتتوکاڵیەکە لێرەکەویتە بەراوردکردن و بەراوردکردن و جیاوازی لە نێوان کۆمەڵگا پیشەسازیەکان لەگەڵ کۆمەڵگا کشتتوکاڵیەکان لە کۆمەڵگا پیشەسازیەکان نمونونەکان زۆرن کۆمەڵگا کشتتوکاڵیەکان خەلافەتەکان بە نمونە ئەهێنیتەوە ینی لە جیاوازی نێوان کەلتوری پیشەیە و کەلتوری ئاکاریدا ئاڵێ ئەگەر کەلتوری سەراپاگیر مەرجی دروستبوونی نەتەوەیە کەواتە کەلتوری سەراپاگیریش لە نێو خەلافەتەکاندا هەبوو یەک مەزهەب بە تەواوی سەپێنرایە هەمویان بە پێی وردەکاری مەزهەبەکە پێ ڕاهاتین و جێبەجێش کرایە ینی ڕێک وەکو کەلتورە پیشەیەکە کە کەلتورێکی سەراپاگیر کراوە ئەی بۆچی نەبوون بە نەتەوە پرسیارەکە لەوەیە ئەڵێت لە کەلتوری پیشەی و کەلتوری ئاکاریدا کەواتە پەیوەندی بەوە نییە کە کەلتورە بکە سەراپاگیر بکرێ پەیوەندی بە کەلتورە سەراپاگیرەکە نییە بەڵکو پەیوەندی بە جۆری کەلتورە سەراپاگیرەکەوەیە واتە ئەو پێی وایە بە پێوی کە گەڵنەر باسەکە کەلتورە پیشەیەکەش ینی زیاتری تێدا ببیتە کەلتوری سەراپاگیر ئاجا دێت باس لە جیاوازیانەکە مەبەستیەوەیە بۆ نمونە ئەگەر مەسەلە گشتگیرکردن بێ کەلتورێک بۆ هەمومان ئەی خۆی لە سەرەتاکانی ئیسلامیشا مەسەرن یان لە خلافەتی ئیسلامیەکانیشا سەراپاگیرکردنیشە بۆ نمونە بەی بۆچی لەویانەتەوە پیا نابێ بەڵام لە شۆڕشی پیشەسازیانەتەوە پیا بێ کەواتە ئەڵێ پێویستمان بە ئەسڵێکی ترە ئەسڵێکی سێمەکە لە ڕۆحی نەتەوە هەڵیەکرێ و نەتەوە دروست ئەکات نەک ئەم مەسەلەی کلتورە پیشەیە لەگەڵ ئەوەیە کە ئێمە بتوانین سەراپاگیریکەین بۆ هەمومان بشێ مەبەستەکەی ئەوەیە لەو جۆر ڕەخنەکەشی جوانە ئەگەر مەسەلەکە گشتگیرکردن بێ بۆ دروستکردنینە ئەگەر بەس مەسەلەکە ئەوە بێت کەواتە ئێمە ئەبوو ئیمپراتۆریەتە گەورەکانیش کە کلتورێکی بۆ نە ئیمپراتۆریەتی ئیسلامی کلتورێک لە هەموو شوێنەکانە هەبووە ئەکرا ئەوانەش نەتەوە بوونە بەڵام نەبوون بەنەتەوە لەبەر ئەو هۆکاری کە دوات جار باسیەکەین
باسی جیاوازی دیکەشەکە بەراوردی نێوان چینەکانی نێوانیانەکە ئەڵێ سێ چین هەیە لە نێو کۆمەڵگا پیشەسازیەکان ئامێر داهێنەکانن ئامێر سازەکانن کە ئامێر دروستکەرەکانن و ئامێر بەکارهێنەرەکانن ئەڵێ ئەگەر پەیوەندیشی بەوە هەیە لەناو کۆمەڵگا کشت و کاڵەکان کە کەلتوری ئاکاری تێدازاڵە کە کەلتورە ئاکاریەکە پەیوەندی نێوان مرۆڤەکان ڕێکەخا پەیوەندی ئاکاری نێوان مرۆڤەکان ڕێکەخا بەڵام کەلتوری پیشەی پەیوەندی نێوان مرۆڤ و ئامێرەکان ڕێکەخا ئەڵێ لە کەلتورە لە کۆمەڵگا کشت و کاڵەکاندا کە کەلتوری ئاکاری تێدا زاڵ بووە ئەڵێ ئەوانیش لە کەلتورە ئاکاریەکە چەند چینەکیان هەیە ئاکار داهێنەکانن ئاکار داهێنەکان ئەوانن بۆی ڕوونی کەیتەوە بۆ نمونە و باسی خلافەتی ئیسلامی ئاکارداهێن مەحەممەدە بۆ نمونە ئاکارداهێن لێ پێغەمبەرەکە پێغەمبەرە ڕێک ینی لە کۆمەڵگا کشت و کاڵەکە ئەوان ئیمامەکانیش چین ئەوانن کە شریعەتدان شریعەت مەسەن وا بکە وامەکە و لەسەر چ ئەساسە لەسەر ئاکارداهێنانە لەسەرەوە ئەساسە بەڵام ئاکار سازەکانی پێڵەن ئەوانن کە ئەیگوازنەوە لەو خەڵک ئەوانی تریش تەقلیدەکەن ئەوانیش یاسا جێبەجێکەرەکانن کە خەڵکی ئاسایی و گوازێتەوە ئیدی باسی وەسیلەکانی گواستنەوەشەکە ئەگەرەڵێ پەیوەندی بە وەسیلەکە ئەڵێ ئەگەر لە کۆمەڵگا پیشەسازەکان قوتابخانە و مۆدێرنیزم هەیە لەوێوە تاکەکان فێری کەلتورە پیشەیەەکان ئەو لە کێشەنیە لە کۆمەڵگا کشت و کاڵەکانیش کللتورە ئاکاریەکە لە حۆجرەکانەوە ئەگوازرێتەوە ئەبینی لە مزگەوتەکانەوە بە شێوەی ینی لە سەردەم ئەگوازرێتەوە کەواتەڵە پەیوەندی بە جۆری کەلتورەکەەوە هەیە نەک کەلتوری سەراپاچیر باشە تاوە ڕوونە ڕخنەکەی عیرفان ڕوونە بەڵام یەک مشکلی تریژێ هەست ناکەی لەو شوێنەیە کە ئەڵێ یان مەسەن مفەکرەکانی تریش کە ئەڵەن پیشەسازی نەتەوەکان دروستەکە ئێمە ئەتوانین شتێکی سێم بڵێن پیشەسازی نەتەوەکان دروست ناکات نەتەوەکان جیاکاتەوە لە وڵاتی جیاوازە ئێستا ڕخنەی لە دکتۆریفانش توانین بگری ئەو یان کە قسەی ئەو فەیلسوفانە و بیرمەندانە نەقڵەکە باسی نەتەوەخوازیەکەڵێ کللتوری پیشەیە یان لای گەڵ نەروە بێ بۆ کللتوری پیشەیی نەتەوە دروستەکە ناتوانین بڵین کەلتوری پیشەیی هۆکارە بۆ جیاکردنەوەی نەتەوەکان لە ناو دەوڵەتی جیاواز ئەمەیەکێکە لە ڕخنەکان کە ئەتوانی لەو مەسەلا لێیان بگریت و ئەگەرم ڕای خۆم لەسەرەوە پێم وایە کۆمەڵگا پیشەسازیەکان جگەلەوەی کە کۆمەڵگاکان جیا ئەکەنەوە توانستی ئەوەی تێدایە کە نەتەوەکان بهێڵنەوە لەبەرەوەی کە کۆمەڵگا پیشەسازیەکان بەهێزیە مێنەوە چونکە زانستین لە ئێستاشدا بە خۆتەزانی تەکنەلۆژیا و زانست بەشەکە لە بەزەوڵی ئازادی لە ناوچە مشکلەکە ئەوڵێ مشکلم لەگەڵ ئەمانانیە بەڵام لەمە لە جاتی کۆیلی یەکتر بین مەسەلەن کللتوری پیشەی دێتە سەرەوە دکتۆر حیرفان باس لەوەکە ئەڵێ لە ناو کۆمەڵگا کشت و کاڵەکان چونکە فرە کەلتوری و تێکەڵاوی هەیە کەلتوری سەراپاژیری تێدانە ئەڵێ پەیوەندی نێوان مرۆڤ و مرۆڤە بەڵام لێن دەر پەیوەندی نێوان مرۆڤ و ئامێرە لە کۆمەڵگا پیشەسازەکاندا جا ئەوە کات ئەکەویتەوە ناو ئەو وردەکاریە جا باس لەوەش ئەکە ئەڵێ ئەگەر گوایە ئەمە هەموون ئەو کۆمەڵگا پیشەسازیە و کەلتورە سەراپاژیرە لە ناو کارگەک بێکەوە مرۆڤەکان پەیوەندیەکانیان لە بەرژەوەندی ئامێرەکان ڕێکەخەن بەپێی ئەوە لۆی ئامێرەکان نەگەنە حاڵەتی وەستان ئەڵێ بی بەپێوە تەسەڕوفکەی کەواتە ئەڵێ پەیوەندی نێوان مرۆڤ و ئامێرەکان ینی پەیوەندی نێوان ینی لە ئەساسدا ئەوە ئەسڵەکەیە بەپێی ئەوە پەیوەندی نێوان مرۆڤەکانی ناو ئەو کارگێ ڕێکەخرێ تێگەی ئەمەش ڕخنەی لێگیرە سەیری کەسە بۆ نمونە ئامێرەکە بۆچی ئێمە بەپێ ئامێرەکە ئەجوڵێن چکە ئامێرەکان کارەکەن بەرهەمیان ئێمان ژێن وانە لە کۆمەڵگە کشت و کاڵەکانیشە لەوانێ ڕوانگەکەوا بوو بێ ئێمە بە گوێرەی چیەکەین بە گوێرەی خودداکەین بۆ چکە ئەمان ژێنێ وانە کەواتە من تەعامل لەگەڵ تۆیە لەسەر دەمە کۆنەکان لە چ ئەساسێ بووە لەسەر ئەساسیەوە بوو کە خواوتێتی یانی ئەوەی خواوتێتی چاکە باشە خوا هەزار فۆرمی هەیە لە ناو
مێژووی دیناوانە بەس و باسی سەستنی ئاکاریەکە خلافەتەکانەکە بۆ نمونە دین یعنی خۆش سەردەمی پێشمۆدرنە هەر ئەوەی هەر قسەی خوددا یعنی تا نیچەش تر ئەوەیە نیچە ئەلانیەکە گینە ئەوەی ئەڵێ خوا مردووانە نیچە ئەلانی وەڵ حاصڵبانەی نەسەر و مەسەلێ پێشتریش خۆ ئەوەیە مەسەلەکە هەر پەیوەندی من و تۆ پەیوەندی دوو ئینسان لەبەر پەیوەندی دوو ئینسانەکە نەبووە چۆن مەسەن دوکتۆریفانمە بەمانەڵە کۆمەڵگەی ئەخلاقی لە کاتێکە ئەوەش هەر ئەمرێکی بووە لە شوێنی لە دەروی خۆیان و بۆیان هاتوو کە تەطبیقیکەن و وانە پەیوەندی مرۆڤەکان ئەوە بکەن بەڵام لێرە لە ئامێرێکۆیت بۆی هەمامژێنێت یان ئێمە ئەوە اقتصادمان بۆ دابینەکات جا دکتۆر حیرفان لە باسیەوەکە کاڵێ لە کۆمەڵگا پیشە سازیەکان لە ناو کارگەکاندا ئینسانەکان ئەکەونە ینی ئەبی ئەبەو شێوە هەڵس و کەوت بکەن کە بکەویتە خزمەتی ئامێرەکە بتوانن ئامێرەکە باش بەکاربین لۆی کێشیان لۆ دروست نەبێ ئەڵێ لە ناو کارگەکان بوونە ئامێریەکەی ئینسان ئەکەویتە کار لە جیاتی بوونە ئینسانیەکەی جا کە باسی ئەوە ئەکە لەوەیە کە لە کۆمەڵگا کشت و کاڵیەکان پێی وایە چینی جووتیار و چینی دەسەڵات داران کە جیا ئەبنۆ لەوێ کۆیلایەتیەک هەیە لەو نێوانە چونکە ئەوانەی باش و بەسوودن لۆ خۆیان چینی خانەدانەکان لۆ خۆیان قۆرخیەکەن نایاڵن بگاتە چینی جووتیارەکان ئەڵێ ئەوە نییە لە ناو کۆمەڵگا پیشە سازیەکاندا لە کۆمەڵگا پیشە سازیەکان چییە هەموو تاکەکان لێک ئاست یەکسانن بەڵام دوجار دووبارە پرسیارەکاتەوە ئەڵێ ئەو یەکسانیە دووبارە مڵچێتێکی هەیە ئەو مڵچێتە چییە دوجار دەوڵەتە ئایا دەوڵەت چێ خاوەنی دەوڵەتە ئەوش خۆی هەر پرسیارە ئەوانەی هەمووی لە ناو کارگەکان و لەگەڵ ئامێرەکان هەڵس و کەوتەکەن ئەکەونە خزمەتێ و بوونە ئامێریان ینی بوونە ئامێریەکەیان لەوێ زیاتر وجودی هەیە تا بوونە ئینسانیەکەیان ئایا کەوتە خزمەتی ئەو خاوەنانەی کە دەسەڵات دەوڵەت خاوەنی هەیە یان کۆمەڵگە خاوەنیتی ئەمەش هەر پرسیارە کۆمەڵگەکە خۆیان دیسان خاوەنی دەوڵەتن خۆ ئەمە کاڵە ئازادی لە دەوڵەتانی خۆ ئەم دەوڵەتە سیستەمێکە هەمووی پێکەوە لەسەری ڕێگەکەی دەوڵەتی مۆدێرن وایە تۆ هەموو پێکەوە لەسەرەوە ڕێگەی کە ئەم سیستەمە ئەم لەناو ئەم دەوڵەتەیە بژیت یانی تر پەیمانی کۆمەڵایەتی ئەو دوایی لەوانەیە بێتە سەری ئەم پەیمانی کۆمەڵایەتی چییە ئەوەیە کە ئێمە لانێ مافەکانی خۆمان خۆشە بین کە وەڵی ئازادی لە دەوڵەتانیە ئێرفانواڵێ لە هەنێ مافی خۆمان خۆشە بین بۆی کۆمەڵی حکومڕان ئەمە لای ڕۆسۆ ژەروایە لە عقد کۆمەڵایەتیەکان تەتەوریان کردو دا ئێستاژن ئەقدێکەکەین لە خۆمان و حکومڕانەکە ئەمە کۆیلاتینی عقدی ئارزومەندانەشە بۆ ئێمەچین دەنگین ئەوەکەین یعنی هەڵێ بژێرین ئەڵێن تۆ ببە بە حاکمڕان لە جاتی ئێمە فلان ئەرک بکە ئێمەش فلان ئەرکمان هەیە و فلان مافی خۆمان هین بە تۆ لە پێناوی کە بەڕێومانە بی یعنی مەبەسم چیە کۆمەڵگە خۆی لە ناو دەوڵەتە خاوەنی دەوڵەتە نەک کەسێکی تر بەڵام ئەم وەکو ئامێری لێ کردو دەوڵەتیشی وەکو ئامێر لێ کردو کردات کە دەوڵەت بینایەک نییە دەوڵەت بارەگایەک نییە شتێکی مالینە دەوڵەت شتێکی معنەویە سا کوردیش خۆی بۆچی تا ئێستا مەسەلەن نەبوو بە دەوڵەت تێگەی لە سەرەتا لە ناخی ئینسانەکانە دەوڵەت بوونی نییە معنەویاتەکەی بوونی نییە بۆیە نەبووین بە ئەمە تەبەن حەقی بەسەر دکتۆریسانەوە نییە باسی وەکو ڕاڵم هەتاوەکو لە ناوە دەوڵەت دروست نەبێ لە ناو ناخی ئینسانەکانە چۆن لە دەرەوە دروست نەبێت خۆ دەوڵەت بینایەک نییە ئێمە دروستیکەین جا ئەمە جا بە پێوە ڕایبی ئەتوە گەڕێەوە لۆ بۆچوونی دووە فەلسفەی ئەڵمان بەس بایەکشتی لۆ ئیزافەکەم بۆی بچینە سەرەوە بەشەی ئایدۆلۆژیاکان ئایدۆلۆژیا یا فەلسفەیە حرفان مستەفا باوەڕی وایە کۆی لەو سەردار لە کۆمەڵگای کشت و کاڵی و لە کۆمەڵگای پیشەسازی لە هەردووچیان وجودی هەیە بەڵام لە کۆمەڵگای پیشەسازیەکە ئەوەندە پێشکەوتووە کە کۆی لەو سەردارەکانت پێجیان ناکرێتەوە چونکە بە هەمان ئەڵێ هەر هەیە ئەو ئیدایەوە کاکە من ڕوونکردن لەسەرەوە ماسەفاتی ژیان پێویستەکانی ژیان ئەڵێ تا ڕادەیەک هەیە کە نەتوانی جیان بەحساب یعنی جیان ناکرێتەوە ئەوەش ڕینێکی خۆیەتی ڕاستەکە میش لەسەر ئەوە وتم دەوڵەتی مۆدرن مافی تای ئازادی بەڵام لە کامڵبوونی ئیدی لە کامڵبوونی ئەو دەوڵەتانە ئەنی هەنگاو بەرەو شتی دیکان کە ئەوە جارێ ناتۆم ئەوە بنەچەکەیەتێکی ئێمە هین ناکەین بەشێکی تری هەیە بۆی فریای کەوین زۆر لەسەری نەڕوین
ئەمانێ بەس ئەها سەرقەڵام یان ئەوەیەک بین بەوانێکی گوێگرن بۆ بیرکردنەوە یان بۆ تێگەشتنەوەی کە دکتۆر عیرفان چیەڵێ لێرە تایتڵێکی تر هەیە بیرۆکەی نەتەوە لە نێوان ئایدۆلۆژیا و فەلسەفە سەرەتاکەی بڵێن باسیەوە کار لە چیەوە هاتووە زۆر لەسەر ئەم نوقتەیە ڕوا ئایدیاڵی نەتەوە ئەسڵی نەتەوە ئەسڵی فکری نەتەوە لەناو ئەقڵ و لەناو مێشکی فەیلسوفەکانە بووە یان هەر خۆی بوونی هەبوو ئەم نەتەوەی دواتر هێنراوە تیۆریزەکراوە تەبان هەردوو ڕوانگا بینێ دکتۆر عیرفان ئەڵێ یان لەناو مێشکی فەیلسوفەکانە بووە یان لە واقعە هەبوو و تیۆریزەکر دوای هاتوۆتە مێشکیانەوە بەڵام خۆ ئەکرێ سێمێکیش هەبێوانە بۆ نائەکرێ واقع کار لە فکری تۆکە باشە فکریش کار لە واقع بکاگە چیەکەی خۆی ئەمە شتێکی واقعی نییە بۆ نمونە واقع چیە گەر تۆ مەسەلا چوزانم لە شوێنێکە ئاکشنێگەکەی مەسەلەن ئینسانێک ئاکشنێگەکات سەرمایەتی واقعی دەرەوە باشە ئاکشنێکا خەمسەڵێک لەبەرەکە چاکەتێک لەبەرەکە دوایی یەتەمەکە بە مەقولەیەکی فکریاڵێ سەرمان خراپ ئەها ئەم خراپ و چاکەیە خۆم شتێکی مادی نییە تێگەی بەڵام ئەشکرێ واقع ئەفکارە بۆ دروستکا بۆ نمونە یان نەوبینیەوە بۆ نمونە کۆمەڵێک کەس واقعی تۆزۆ خراپاتی هەپەڕن لە ژیانی خۆیان سەرەکی فکریشیان باش ناکە تاوانبار دەرەچنەوە نییە بۆنە زۆربەی سەرکردی ساڵە سەدام حوسێن بۆ نمونە سەدام حوسێن زۆری چەشتۆ بە مناڵی زۆر ینی بە مناڵی یەکێکە لە مناڵی خراپەکان کە ئینسانێکی هەرزەکار ببینێت دوای ئەم سەدام دەرەچێت بۆ نمونە و کە سەدام دەرەچێت پێی وایە ئەو شتی ئەیکارات تیۆری هەیە بووی عنیوانیا ئەرگومنتی بەعکسی شەوە هەمانە بڵێن خەڵکیش هەیە لە ئەفکارێکەوە ینی ئەو بیرێکی لە گەڵاڵە بووە لای وایە بێ وا تەعاملکە تەعاملەکەی وا دەرچێت بە باش بەخرا بەسم چییە ئەم ڕەشوش سپی بینینەش تۆزە مشکلی هەیە تۆزە ئەوەکو ئاین وایە ها خوا و شەیتان بوون ئەو ئەڵێ بیری نەتەوە یان لە فکری خەڵکە یان لە واقعە یەکیان هەڵبژێرە ئیتر من یەک نمونەم هەیە بۆ ئەمە یەک نمونەم هەیە بۆکو ڕەخنەیەک لە دکتۆر عیرفان مەسەلەن ئەکرێ ئێمە بڵێن هاوسەرگیری باشە هاوسەرگیری لە مێژوو تا ئێستا هەر هەبوو باش بەڵام چەند تەتەوڕیشی کردووە لە بیدایەت و تا ئێستا ئەکرێ بڵێن هاوسەرگیری لە دەرەوەی واقع هەیە ئێمە هاتوین تیۆری زەمان بۆ کردووە یان لە تیۆری خۆمانە هەبوو دوای هاتوین بە واقع چەسپانمان هەر کامێک لەو جوابەکان بیتەوە هەر ڕاست دەرناچ هاوسەرگیری شتێکی دوولانەیە خۆ شتێکی معنەویە هاوسەرگیری لەناو ئەفکارە بەس ئەبێ لە واقعیشا بوونی هەیە بۆی بەشەریەت بەردەوام بوانە جاوایە خۆ ئەگەر بچینە سەر بەشی چوارەمی وە ئەڵێ ینی وەڵامەکە ئەبەو شێوەیە کە سەرەتا هیچ شتێک نابی لە فکر نەبووبی ینی پێشکەوتنی تێدا نەبووبی پەرەسەندنی تێدا نەبوو ئەو جار بوویتەوە واقع ینی چەند مەرحەلەک تێپەڕینی ئەو جار ئەگاتە بەزۆڵە سەرەتا لە ئەو خۆی پێی وایە سەرەتا لە فکری فەیلسوفەکانە هەبوو ئەنجا ئاخر خۆی ئێمە لەژێر کاریگەری دوو بۆچوونین ئایا واقع کاری کردیتە سەر فکری کۆمەڵگا یان فکری کۆمەڵگا گواستێتەوە ناو کۆمەڵگای دیەوە مەکتەبەکان جیاوازن و چەند لێکۆڵەریش دابش بووین لەسەرەوە باش ئیدی ئەلەوە باشە لە مەسەلەی ئایدۆلۆژیا و فەلسەفەکەیە پێی وایە سەرەتا لە فکری فەیلسوفەکانی ئەڵمانە ئەو ئیلی قەدووری باسیەکە کە یەکەم جار ئەو باسی نەتەوە خوازیەکە باس کانت بە نمونە هێنیتەوە کە یەکێک بۆ لە فەیلسوفە ئەڵمانیەکان ئەو پێی وایە کە ینی لە ناو فەلسەفەی ئەڵماندا ینی بۆنە لای کانت ئەوەی کە باسی ئەوەکە ئەڵێ ئۆتۆنۆم بوونی ئەخلاق ئۆتۆنۆمی ئیرادەی تاکە کەس ئەڵێ لەوە سەر هەڵەدا لەوە فکرینەتەوە سەری هەڵداوە یەکێکی سەر بەخۆ ینی وەکو نشینگەی نەتەوە باسیەکە ناوی ئەنە بەس دەبێت ئەڵێ نیشتینگەی نەتەوە یان نیشینگە یانیت ینی ئەسڵەکەی فکری ئەڵمانەکان ئەڵێ لەوە هاتووە بیدایەت پرسیارێکیش ئەکا خۆی دوایی بە این جوابیاتەوە ئەی بۆچی لە یۆنان نەبوو بۆ نمونە باشە بۆچی لە ئەڵمان پەرەستانێ ئەگەر شتێکی واقعی نەبێ هەر خۆی ئەمە پارادۆکسێکە دژی قسەکانی خۆی ئەتوانی بکەیتەوە بۆ نمونە ئەو ئەڵێ ڕۆحیەتی بەشەری لە ئەوروپا لە غەربە بۆ منە لە سەرەتاوە بنەچەکەی کە لە دیکارتۆ باسەکە
لێرەوە تۆوی بیرینەتەوەی دروستە بێ و دوای ئەچێت بۆ لای کانت و ئۆتۆنۆمی ئەخلاق وەالحاصل ئەچێت تۆ بۆ لای فیختەوەوان ئەوەیان زۆر مهمە. بەس پێشە بام ڕقنەکە بگرم. ئەگەر وایە بۆچی لە ئەوروپا لە قەرنەکانی ناوەڕاستەوە لە دوای پەتایەتی قەرنەکانی ناوەڕاستەوە ئەم فکرە پەرازن بۆ لە یۆنان پەرەناسن ئەگەر لە بیری فەیلسوفەکان هەبێ هەبێشتە خێرە بێت واقعەک هەبێ ئەمەی دروست کرد بێت لە بیرەکەیە واقعەک هەبووە بەڵام نەیانزانی وچە وانە بووە بە بیر دوایی هاتووتەوە سەر واقع ناکرێت ئەمە بوو بێتە سەسوولەکە نەک هەر سەرەتا لە خۆوەحیان بۆ نهاتوانە لە فەلسفەی یۆنانیش هەیە بەزەم دانی پیانانە سوقرات لە کتێبی کۆماری ئەفلاتون باسیەکە باس لە ئەخلاقیاتی تاکەکانەکە کە دابەشیانەکە بە پێی پیشەکانیان بە پێی پیشەکەیان بە شێوازێک لە ناو ئەو وڵاتە ئەو دەوڵەتە جا هەر ناوەشی لێ ئەنێن کە دروستیەکەن ئەبی هەریەکە و بە شێوازێک ڕۆڵی خۆی بژێڕی ئێگەرەوە خزمەت نییە بە نەتەوە بە ئەو نەتەوەی کە دروستیەکن کو خۆیان پارێزن کەواتە لە چۆسەڵەدا چونکە لە نشینگە کە ئەڵێ نشینگ فەلسفەی ئەڵمانی وەک نشینگەی ڕاستەقینەی بیرۆکەی نەتەوە ئەو پێی وایە هەر سەرەتای سەر هەڵدانی سیستەمەکەش لەکەلەی ئەو ئینسانان نابووە ئەوە بزەبت یعنی هی ڕخنەیە کە بڵێن کەواتە واقعیش لە ئەوروپا هەبوو کەم شتا هاتوۆتە بیری ئەمە بەس پێم وایە دکتۆر حیرفان لەوەوە ئەوەی لەکەن سەر هەڵەدا چونکە یەکەم جار ئەو زاراوەی نەیشنسا لەوێ بەکاردێ کێستا تەسەوەر لە مەسەلەی نەیشنا یەکشتەڵێ زۆر باسیش یەکە کە زمان باش نییە ئەڵە زاراوەکە نەکەین بەسەن نەیشن لەکەیە بەزەرتەڵێ لە زمان نەگەڕێینەوە بەڵام کاریگەری خۆشی ئەگەر کاریگەری نیە لە ئەوەی سقرات نبینین بڵێ بنمونە چۆن کاری ئاخر سەیریکە یەکشتا ئێستا ئەو ئەڵێ بۆم نەکابرایکی بۆەوە بساوم باشە ئەو وتوێتی بۆ نمونە لە 1984ەوە نەتەوە وەکو نەتەوەی بەکارێت وەکو مستەڵاح کەمە بەکارین پێش ئەوە بەمانای چی بووە بەمانای غەریبە هاتوو لە ئەوروپای باشە نەیشن بەمانتابی و ئەو دوومانایەکرێ هەبوو بێ نەیشن ئەڵێ هەنێکی ژان پێیان وایە هەر لە سەدەی چواردەوە مەسەلەن نەیشن هەروەکو نەتەوە بەکار هاتوو بەس ئیتوان خۆی ئەڵێ با بۆ زاراوەکە نەگەڕێن یەک قسەی جوانەکە ئەڵێ هەنێک نەتەوە هەیە ئەکرێ خۆیان دکیان بە نەتەوە بوونی خۆیان کردبێ بەڵام لەژێر ناوی نەتەوەیان نەبوو بێ ئەکرێ ئەمە هەبوو بێ بۆ ئێمە بگەڕێنەوە بۆ زاراوەکە تەبان ئەمە کە ئاوا ئەڵێ ناڕاستە و خۆ لەوانەیە بەبەستی کورد بوو بێ کە بەسەنێتەکەم باسی کوردەکەین ئەکرێ کۆن هەدایمە جەدەلە لە ناومە زوو نەتەوە بوونیان شتێکە بۆ بە ناوی کورد لە زووە ئەکرێ پەیوەندیکی ڕۆحی هەبوو بێ لە بینی ئەم تاکانەیە کە ئێستا پێڵێن کورد وانە بەڵام ناومان نەنابێت کورد و ناومان نەنابێت نەتەوە ئەمە بەستەکەم ئەم قسەی لەبەر خاتری ئەماکە هەرچەنە بۆی غەدر لە دوکتۆریفان نەکەین بڵین لەبەر خاتری شتێکڵێ ئاوان نییە بەڵام هەستەکەم ئەوەی نزیکە لە واقعی کوردەوە بۆیە ئەو قسەیەەکە چیتر هەبوو سەر بەشی چوارم فەلسفەی ئەڵمانی وەکو نشینگەی ڕاستەقینەی بیرۆکەی باشە سەرەتایشت لەسەری باس کرد لەسەرت باس کرد چونکە بابەتەکان بێکەوە بەسراون نەتوانی بە تەواوی جیایەنکەوە پێش ئەوە هیچ شتێکمان نەما ڕوون نەبێ بەس پۆلێنەکە باسەکە کە بە شێوەک ینی پەرەسەندنی بەخۆ دیتە چونکە حیرفان مستەفا پێی وایە لە هیچ فکرێک نییە هەر ینی بۆچوونی یان ئەو بۆچوونێکی کە فەلسفەی ئەڵمان نشینگەی ڕاستەقینەی بیرۆکەی نەتەوەیە دێت لە ئەوە ئەگەڕێتەوە ئەڵێ ژیانی فکری ژیانی واقعی کۆمەڵگاکە دیارەکە کەواتە ئەڵێ ئەبی لە فکری فەیلسوفان بیرۆکەی نەتەوە سەری هەڵدابی ئەو جارە گوازرابیتەوە و کامڵبوونی خۆیدا تێپەڕبی نمونە بەچە هینیتەوە پێشم بڕیت نمونە بە تۆدینی تۆ ئەڵێ نمونە کە سەرەتا تۆوێکە هینی ئەتو نزانی تۆی ڕوەک دینی نزانی ئەو ڕوەکە جیا دەرەچی درەخت دەرەچی کامە درەخت دەرەچی
بەڵام بە پێوی کە تو چاودێریەکی و پەرسەندن بەخۆیەوە بینی ئەبینی تۆکە چینی ئەبیتە درەخت لەو درەختە جیابیتۆ بیتە سێ و بەڵام جۆری درەختەکە دیاریەکرێ ئەڵێ پەرسەندنی فکر لە ناو ئەوەی هیگڵێنێ ئەڵێ فکر لە سەرتا بیرۆکە چۆن دروستە بێت بەزەبەت وەکو تۆوێک وایە سەرەتا دوای پەرەسەنێ و کامەڵە بێت بەرەوتە کامەڵە ئیدیاڵێ بەو پەرسەندنەدا ئەفوم کە لەمەژە ئەوێ بۆ مەسەلەی نەتەوە بگەڕێ ئەڵێ ئەبێت تۆی نەتەوەکە لایکی هەبێ بۆی ئەڵێ نیشنگەکەی ئەڵمانەکان لێەوە پیابین هەتا ئێستا بۆی بیدۆزینەوە باشە بەس یەکشتمان بیست و دوای تۆ وەرە سەرەوەی کە چۆن ئەو پێی وایە چۆن ئەسڵی فکرەکە هاتووە ئەو یەکشت بازەکە لە بینی ئایدۆلۆ ئەڵێ ئایدۆلۆژیا چییە هەر لە بیری فەیلسوفەکانەوە هێنرا وەرگیراوە بە زۆکو تەقلیدات و ها باسی مۆنالیزاکە ئەڵێ بۆ نمونە داڤینشی فکرێکی لە مێشکایە مۆنالیزا دروستی کردو باشە بڵێن ئەوە فەیلسوف فێک بیرێکی هەیە ئەم بیرەی خستۆتە ڕوو دوای ئەڵێ ئایدۆلۆجیستەکان ناسیۆنالیستەکان باشە ئەوانی کە نەتەوە خوازنیان ئەمە چی لێکەن وەکو بڵێ ڕسمێکی مۆنالیزا بگرن لە لۆڤەر بیبن بڵێن ئەمە ڕسمی مۆنالیزایە باشە کەس ئەمەیان لێکڕێ کەس ئەمەیان لێ ناکرد ئەڵێن ئەوە نوسخەکەیەتی ئەو ئەڵە چی بە نەس ئەڵێ ئەم نەتەوە خوازی ئێستا هەیە نوسخەیەکی کۆپی تەقلیدی بەکارنەهاتووی فکری نەتەوە لای فەیلسوفەکان بەس من یەک پرسیارەکەم باشە ئایدۆلۆژیا بۆچی لای دکتۆر ئیشفان لە قاڵب دانیشتە بۆ نمونە ئایدۆلۆژیای نەتەوە خوازی بۆ لە قاڵبدانە بۆ چونکە پێم وایە ئەو فراوانترەی بینی چونکە لەو فەلسفەی ئەڵمانە گەڕێتەوە لۆ منیش بە فراوانی ئەجا بە باسی ڕیزبەندیەکە بکەین ئەڵێ یەکەم جار ئاخر بۆی لە ئایدۆلۆژیاکە بمێنینەوە بۆی ئاڵم لە ئایدۆلۆژیاکە یەکشت ئەمێ بەو پۆڵێنکردنە وەڵامت بدەمەوە باش ئەوڵێ بە شێوک لە ناو فەلسفەی ئەڵمان یان لە ناو فەیلسوفەکان ئەوە وردە گەیشتی تەپەرسەندن و کامڵبوونی خۆی ئەڵێ یەکەم جار لای فەیلسوفەکانی ئەڵمان ئێتر تاو نەتەوە بۆ بە تیۆری ئاخیرەکەیەتی تێگەڵێ ئەفڵەن ئەوە ئاخیرەکەی تێ بنەچەکە بگەڕینەوە باشە ئەو گەڕێتەوە بۆ دیکارت بزەبتەوە گەڕێتەوە لۆ دیکارت یەکەم جار دیکارت لە منی بیرکەرەوەڵێ من بیرەکەمەوە کەواتە منێکی سەربەخۆ هەیە و باش ئەلەوە ینی ئەها دێتە سەر تا دوای دێتە سەر لای بێنس کە پێی وایە سیستەم لای ئەو ینی چەقی ئەو مەسەلەی نەتەوە بیرۆکەی نەتەوە لای بتێنس دروستەبی چونکە سیستەمە باسی سیستەمەکە لەکان دێتە سەر سیستەمی کۆمەڵگە ینی لە سیستەمەوە جارە لای بینتێنس جیای نەکردیتەوە سیستەمی زیندوەکانە نازیندوەکانە یان نێوان زیندوو نازیندوەکانە بەڵام لە کانت سیستەمی کۆمەڵگا دیارە سیستەمی کۆمەڵگە لە فیختە و هێگڵ و هێردەر دێتە سەر کۆمەڵگەی نەتەوەی کەواتە لێرە بیرۆکەی نەتەوەییەکە ڕێکوەچی ینی باسکردنی تۆکە سەرەتا تۆوتەیە دوایەوە کە تۆکە زەمینەی لێو لەبارەکەی ئەبیتە درەخت کە تۆکە وەکو دۆخی دیکارت وایەنی درەختەکە لای پەرسەندەکەیدی بە پەرسەندەکەیدا تێ ئەپەڕی جاو پێی وایە لەبەرەوە بە لە قاڵبدانیە بینی چونکە ئەوەی کە فەلسفەی ئەڵمانەڵێ دکتۆر هەیفان پێی وایە ینی چونکە پێشتر بیرۆکەی نەتەوە بوونێکی سەربەخۆ سروشتی هەیە لە ناو فکری ئینساندا لە ناو فەلسفەی ئەڵماندا کەواتە ئەگەر ئەلەو بەرەو ئایدۆلۆجیا بچی ئەوەی کە ئێستا تیۆریەکانی نەتەوە خوازی لەسرە کەواتە ئەگەرەمە بە پێ تیۆری زانت نەبی کێستاوە بینین دۆخی کوردە بینی ئەنی نەتوانی خۆی لە ناو مۆدێرنەیەک لای کاتەوە چونکە مۆدێرنە بە پێی مۆدێرنە کورد نەتەوە نییە لا عێرفان ئەو پێی وایە و مۆدێرنش بە پێی جێت ناکاتەوەڵەتمان حرفان مستەفا پێی وایە چونکە سروشتی بڵێ نەتەوە بوونەکی سروشتیە کەواتە گەرەمە لەوەی کە مۆدێرنە پێمانەڵێ بینە دەر ئەتوانین لۆبوونە نەتەوە یەکەی خۆن بگەڕێنەوە بەچی جا حرفان مستەفا لە بەشەکانی پێشوشدا باسیەکە
ئەڵێ نەتەوەیی بوون ئەمە لەوە قەت هەسن پێ نەکردوێت چونکە دوو هاوکارین هەر لە هەستی نەتەوەیەوە کە بەر بڵاوە نمونە لە ناسیۆنالیزمی ئێستا ئەوەیە بینی کە بڵێ دەنگدانەوە دروستەکە کێشەی دوو نەتەوە دەنگدانەوە دروستەکە ئەڵێ ئینسان لە هاوپەیوەندی ینی لە پەیوەندی کۆمەڵایەتی نێوان مرۆڤەکانەوە هەستەکە کە ینی نەتەوە هەیە ینی بە تەعاملکردنی ئینسانەکان لەگەڵ یەک و جیاوازیشیان لەگەڵ نەتەوەکانی ئێستا من پرسیارەکەم هەموو ئایدۆلۆژیاکە کێشەی چییە مەسەلەن ئەو باسی ئایدۆلۆژیا کاڵە نوسخەیەکی کۆپی و تەقلید و بێسوودە مەسەلەن هی فکری فەیلسوفەکان بۆ مناڵە فیلسوفەکانەوە نیەتیانەوە نەبوو کە ئەمەی ئایدۆلۆجیستەکان باسیەکەنەوەی نەتەوە خوازەکان باسیەکەن من مشکلەکەم زانی چییە ئەوە یەک شتەڵێ ئەڵێ مەسەب و ئیمامەکان چەندێکی فەرقە لەگەڵ دینەکە و ئیسلامەکە خۆی هەر ڕێگمونە ئیسلامێنێتەوە نەتەوە خوازیش لەگەڵ ئەسڵی بوونی نەتەوەیە ئەوەی فەرق ئەخرەمە زۆرە یانی بۆ نمونەڵێ ئەمان هەدەفێکیانە ئاکاریان دروست کردووە وانە بۆ نە ئیسلام ئەسڵەکەی وەکو دی پێغەمبەر ئەڵێ ئاکارداهێنە ئەخلاق دروستکەرە ئەڵێ ئەمانیتر تەقلیدن باشە یانی نوسخەیەکم کەس پارەی پێنە تەقلید ئیمام و مەسەب و هەمووی بەکارێنەرەکانی ڕۆژی کە بەکارێنێ بۆ نەتەوایەتیش ئەڵێ ئێستا هەر بزوتنەوەکی نەتەوەی کە سەیرەکەی تو مۆدرنی بەسەرا زاڵۆمانە ئەمە نوسخە تەقلیدەکەی مەسەلەی بیرینەتەوەی بیرینەتەوەی خۆی ئەمە نییە ئەم واڵێ چونکە ئەڵێ نەسەرا پاگیرکردن هەیە لە بوونەتەوەی یان نە ئیتر وەڵ حاصڵ شتانی کە خۆی باسیەکە نەتوانەوە نە ئاسیمی لەکردن ئەم شتانی تیانە ئەی چییە ئەڵێ ئەوەیە کە لای فیلسوفەکان هەیە ئەی ئێمە چۆن بهێنینە نەواقع ئەو مشکلەکە ئەوەیە جا من هەست دەکەم بۆیە دکتۆر ئیرفان ئەمەش زۆرە گەڕێنێتەوە بۆ هین بۆ دواوە بۆی بڵێ پێش مۆدێرنە ژنەتەوە هەبووە بۆی پێشمان بڵێ کوردیش ئەکرێنێتەوە بوو بێ پێش مۆدێرنە بەڵام لەناو مۆدێرنە ناچیتە چوارچەوەی نەتەوە چونکەوان لای ئەوان یەکلایی بوویتەوە کە نەتەوە بەچ فۆرمەک نەتەوەی ئەنێگەر داخلی کۆمەلگا پیشەسازیەکە نەبی نەتەوە نیت خۆ لە هەمان کاتیشدا زۆر شتی کۆمەلگا پیشەسازیەکان هەیە کورد قبوڵی کردی پێم وایە دکتۆر هیرفانەوە پێن بڵێ ئەگەر لە بوونە سروشتەکەی نەتەوە بگەڕێن کەواتە ئێمە نەتەوەی بەڵام ئەگەر لە ئەو نەتەوە دروستکراوەی کە لە ناو کۆمەلگای پیشەسازی مۆدرنیزم قاڵبی ئەدا و دیاری ئەکا ئێمە لە ناو پێناسە نەکراوین و ئیتر ناشکرین لەو نێوانە ئیدی ئەو لەبەرەوە باسی بوونەنەتەوە یەکاکە پێش مۆدرنیزم و کۆمەلگای پیشەسازی پێی وایە ئەتوانین لە گەڕان بەدوای ئەوە کە بوونی کوردیش دۆزین بوونی کورد بە شێوەی نەتەوە بەڵام بە ئایدیاڵی دیکەی جیاواز ئێستا تۆ خۆت پێت وایە نەتەوە ئەخیرشت بۆی لە بەشت تاوا بین چکە بەشتریشێ و دوایی لە پۆدکاستی تراوەکەین خۆت پێت وایە مەسەلەن نەتەوە لە ناو یعنی بە سروشتی خۆی بە سروشتی بوونی هەیە یانەوە تا ئینسانەکان وەکو سیستەمێکی تەکاملی پێشکەوتوو بۆ ژیانی خۆیان دروستیان کردووە کە لە هەموو سیستەمێکی تر باشترە دەوڵەتی نەتەوەی یان ئەوە تا بوونی نەتەوەی خۆی هەیە پێم وایە ئەوەکەی وەکو نەتیجە وەکو بۆچون پێم وایە بی لە فکر هەبووبی ئەو جارە وردە بە تەکاملی بوو بیتە دوجار ئینسان فۆرم ئەداتە ئەوانی کە بەبیریدا فۆرمەدا بە ئایدیاڵی ناومێشکی ئەمە پێش بیرۆکەی نەتەوە یەک نمونە لۆت باسکەم لە مادەکاندا کە ئاستیاک لەگەڵ هارپاک ئەکەویتە کێشە و ئەوەی لێ دروستە بیکە هارپاک خیانەت ئەکات و ئاستیاک تەسلیمی فارسەکانەکە چاو لەو حیوارەکە کە هێرۆدۆت ئەیجێڕیتەوە ئەڵێ ئەگەر قەیناکە دەسەڵاتی منت لە ناو بردوو ئەبە و ئاقارەتدا بردم بەڵام لۆ خۆت کردە کۆیلەی فارسەکان یعنی یەک کەسی دیکە لە ناو مادەکان نەبوو بیخەیتە جێی من ئەو گلەیەی لێەکە شعوری نەتەوەی هەبووە بەڵام دوجارەوە بیرکەرەوەکانی ناو کۆمەلگان فۆرم ئەدەنی بە شێوە قاڵ بگری پێم وایە دکتۆر هێرفانی شێوەی تقریبا نەڕوا نەتەوە خۆی ڕۆحەکەی هەیە بیرمەندەکان هانی دەرکەوتنیەدە دەرکەوتنیان بیران یەک واقعیش هەیە ڕاستە نەتەوە هەیە من هاوڕام لەگەڵەوە لە بوونە سروشتەکە نەتەوە هەیە چونکە دوجارەوەی من ئەتوانم بە زمان بە کەلتور لە
کەسێکی هاوزمانی خۆم تێبگەم کە معاناتەکان یەکن لە کەسێکی دەرەوەی بازنەی خۆم تێناگەم کەواتەوانە لۆ من بزەبت ئەوانە لە پێشەوەترن شتێکن ڕاستە بەس دوجار ئەو سیستەمەی کە کۆمەڵگا وەریەگری کە کۆمەڵگای پیشەسازی ئێستازیانی هایدیگەرەڵێ پێم وایە هایدیگەرە هەڵە نەبم ئەڵێ باوەڕ ئەڵێ زانست باوەڕە لە ئێستادا ینی بە شێوەک ئێستا هیچ شتێک نییە منوت و بە بەڵگەش ڕوونی بکەینەوە گەرزانست نەبی کەواتە ئەو کەلتورە پیشەیە ئەو کۆمەڵگا پیشەسازیە ئەتوانی نەتەوەکان بهێڵیتەوە لە سەرەتاکانی چونکە ئەوەی بە کەلتوری پیشەی یەکرێ بە تەکنەلۆژیا ئەکرێ ئەمنوتو بە ئەخلاقی بوونمان لە پەیوەندیدا وەکو کورد نەتوانین بیکەین ئەمە یەک و بەڵگەشمان هەیە سەیری کە ئێستا ئەونەی کە لە سەردەمی ئیمپراتۆرەکانە ئەونەی کە لە سەردەمی ئومەتە گەورەکانە ئەونەی لە سەردەمی پێشمۆدێرنە و پێشدەوڵەتی نەتەوەی یان نەتەوە ئیتنیکەکان تواونەتەوە لە دوای ئەوە نەتەوەکان نەتواونەتەوە مەگەر ئەو نەتەوانە خەتەریان لەسەر بوو بێ کە خۆشیان دەوڵەتیان نی وانە ئێکەواتەمە فۆرمێکی پێشکەوتووی پاراستنی نەتەوەکان ئەم دەوڵەت بەتەوەی بەڵامی ترە باشی وایە ئەڵێ لە کامڵبوونی لە مەرحەلەی یونەنیزم ینی یەکان گیری ئێساوی وردە وردامایی بینین ئەوروپای بینین لێ جێتی ئەوروپا بزەبت ئەی بینین ئەوەتە نەتەوەکان بەرەو توانەوە چنە بینن تاکەکانی ئەوروپا هیچیان هەر هینیان هەیە شوناسی خۆیان هەیە بەڵام ئەو جیاوازی کەلتوریانیان ینی کەلتورەشی سەراپاگیر هەیە کەلتورە پیشەکە دیسانەوە جیاوازە ینی ڕێگر نییە مەسەرەن کەسێکە کەلتورە پیشەیەکە قاتۆڕی باد لە بەرەکە لە نەمسایان مەسەرەن لە پەرلەمانی خۆی بۆ نمونەوانە لە نەمسایان لە بەڕێستانیا هەردووکی بڵێ قاتۆڕی باتەم و بۆ بەیەکنەتەوەی لە عەرەبستانە ئەمە ناکرێت بکەیت توانێتگەرەمە هەموو جیاوازیەکانمان توانەوە کەواتە نەتەوە لۆ هەبیت ئەساسی بوونی نەتەوە لە چییە ینی کە هیچ جیاوازێک لە نێوان نەتەوەکان نەما لە شوێنێک بەیەک بوون هەنی ئێمە بەسە چێلم نەتەوەکان بەسە چێ ینی پێم وایە بوونی نەتەوەکان لە جیاوازیاندایە زیاتر ینی ئەگەر هەرلەوە دروستە بەڵامەوە نییە لە ئەوروپاەوە بەرەو توانەوە خۆی ئەوە لە کامڵ دکتۆر حیرفان باس لەواکە من ئەوم نازانم ئەوە لە شوێنی ترا باسەکەیان لێرە باسەکە نە هەر باسێکە ئەڵێ لە کامڵبوونی بەو پرۆسێدا کە تێپەڕی بەرەو توانەوەمانە ئەڕوامە بەسی هێنا بەڵام مەسێمە تەجروبەی بەشەریمانێت تەجروبەیسە بۆی نەچینەوە مناقەشە شۆ کۆتایی بینەکە بین بەس تەجروبەی بەشەریمان خۆم وایە لەسەر دکتۆر حیرفان مستەفاکە بەو شێوەیە بینی تۆ ئەڵێ وای بینێ جیاوازیەکان ینی خۆی نەتەوە لە ئەسڵدا چییە ینی لەبەر چە من هەستەکەم لەگەڵ فارس نیم لەگەڵ تورک نیم لەبەرەوەی شتەکانم جیاوازە زمانم جیاوازە کەلتورم جیاوازە تاڵ ڕێکمە بەستەکە ئەوەی لە جیاوازیانەتەوە دروستە بێت و باسەکەش باسی توانەوە نیەوانی ئەوروپا بۆی ڕێکی کەینەوە ئەوە لابردنی سنوور و ئاسانکردنی ئەوە شتێک نییە بۆ توانین نێتەوەکان ئەوە پەرسەندنی نێتەوەکانە بۆ ئاستێکی باڵاتر و هاوکاری هاتوودا هەمان ئەو قسەی ئێستا بکەین تۆزە پرسیارەکە قورسە بەڵام هاریکاری لە بینی نێتەوەکانە کارێکی کردەیە ئەکرێ هەبێ و نەشتێنەوە چەندێکیشێکێتی ئەوروپا هەیە و هیچ نەمساییەک مەسەرەن هیچ سویسرێک نەتواوەت و لەناو وڵاتێکی شاکۆمەڵێنێتەوە هەر لە ئەگەری کامڵ بوون ئەگەرنا لە ئێستادا میش پێم وایە کێشەی نییە بەسەوەی کۆمەڵگا پیشەسازیەکە نەتەوەکانە هێڵی تۆ لە بەقوەتبوونی سیستەمەکەدایە پێم وایە لە جۆری کەلتورەکە پیشەیەکە بەقوەترین سیستەمە تا ئێستا مرۆڤ داهێنان ینی لە سیستەمی ئاکاری نێوان هەم میلەتی کورد ئەوەش با بمێنە هەزاگەی ئەوە تۆزە قوڵە سیستەمی ئاکاری ئەوەی کاڵن کورد خۆی سیستەمە و هەرێک و پێناسەیەکێکا و با بمێنە بۆ بەشەکانی تر ئێستا لێرە کۆتایی پێێنین چراقان دەست خۆش بێت و ئەگەر هیچ نەما بێت کۆتایی بە ئیشەکەینی دەست خۆش بێ هیچم نەما دەست خۆش